It wasn't you. Oh shit! Come on, what's the good? Oh! You must prepare yourself. Ragnarok, yes! God damn! Ragnarok is coming! God damn it! No! لا كل بسه! گەڕامەوە ژیرتان لەگەڵە لە بەرنامەیەکی نوێ سفرێک ژیری باەکسە دەست بە هەواڵەکەم بکەین لە بەرەوەی تۆنێک هەواڵی ناوازم بۆ ئامادەکردینە. یەکەم هاڵش بێگومان باسی بکەم دەبی باسی ستریم لایڤ ستریم بکەینکەوە پیجی ژیر لە فەیسبوک بیدۆزنەوە لینکەکەم لە دیسکریپشن دانا یاخود لە فەیسبوک بنووسە ژیر ڕسمی خۆمی لەسەرە بیدۆزەوە لایک بکە فۆلۆی بکە سیفرستی بکە با یەکەم کەس بیبینی وە نۆتیفای بکەن ئەو پیجە چونکە لەمە دووە هاوڕێیان دەست بە لایڤ ستریم دەکەین یاریەکان دەگوازمەوە یاریەکان بەڕاستە خۆ دەگوازمەوە پارچەکانی لە یوتیوب دادەنێم خەرکی ژوورە نوێیەکەم بم وە ئێستا ژوورە نوێیەکەم تقریباً تەواو دەبێت دیکۆر هەندێک شتی ماوە بەڵام تقریباً وا تەواو دەبێت با دەست بە هەواڵەکان بکەن یاڵا یەکەم هەواڵیش باسی بکەین با باسی نرخی پلیستیشن 5 بکەین بێگومان هەمووتان دەزانن کە وایسا نرخی پلیستیشن 5 دوو جۆرمان هەیە دوو نرخمان هەیە نرخێکیان 499 دلارە یەکەشیان 399 دلارە 499 دلارەکە واتە پلیستیشنەکەی کەوا شوێنی دیسکی هەیە نرخی 500 دلارە و پلیستیشن نرخی دیسکی نییە 400 دلارە زۆر خەڵک دەڵێن ژیر لە کوردستان نرخی چەند دەبی بێگومان ئەو پەڕی 50 دلار 30 دلار 30 دلار گرانتر دەبی لە نرخی خۆی ئەگەر نە هەمان نرخ دەبی کەی بڵاو دەکرێتەوە لە 20 مانجی 11 بە فەرمی لە هەموو جیهان بەردەست دەبی و لە ئەمریکا و هەندێک وڵاتی دیارکراویش تاوەکو بەڵام 12 مانگە 13 مانگ بڵاو دەکرێتەوە چەند هەفتەی ڕابردوو مایکرۆسۆفت نرخی Xbox Series S ئاشکرا کرد کەوا نرخی 299 دلارە واتە 300 دلار کە نرخێکی یەکجار کەمە بەڵام من لە فەیسبوک لە زۆر شوێنیش ئاگدارم کردنەوەکەوە هاوڕێیان زۆر باش نییە لەبەرچ زۆر باش نییە لەبەرەوەی ڕاستە نرخەکە هەرزانە بەڵام ئەو کۆنسڵی Xbox Series S نرخی زۆر کەمە لەبەرەوەی Xbox Series S توانای گرافیکی زۆر کەمە تەنیا 4 تێرافلۆپە هێزی گرافیکەکەی گەر نازانی تێرافلۆپیش چێ هیچ لەلاتەوە گرنگ نەبیتن Xbox Series S 4 تێرافلۆپە Xbox Series X کە مهمەکەیە 12 تێرافلۆپە بزانن جیاوازیان چەندە 12 لە چێ 4 لە چێ PlayStation 5 هەردوو دانا دیجیتال و دیسکەکە هیچ فەرقی وایە نییە هیچ فەرقی نیە ئەسڵان تەنیا دیسکەکەی فەرقە هەردووچیان 10 تێرافلۆپن 10.5 وایە تێرافلۆپن واتە ڕامیشی کەمترە Xbox Series S-ەکە ڕامی 10 گیگابایتە و قوتی ڕامەکەشی کەمترە و بە 2K یاری دەکرێت وەروە مایکرۆسۆفت دەڵێ بە فەرمی ڕایگەیاندکەوە ئەگەر بێت و لە Xbox One X یاریەکانی Xbox One X بتێ بە 4K گەمەی بکە یاخود بە کوالەتی بەرزتر و فرێمڕێتی بەرزتر گەمەی بکە لەسەر Xbox Series S ناتوانێت تەنیا یاریەکانی Xbox One S یاخود Xbox 360 دەتوانێت لەسەر Xbox Series S یاری پێ بکەی کەشتەکی تۆزەک تێکەڵە ئیشاڵە لە هەفتەکانی داهاتوو لەگەڵ بڵاوبوونەوەی کۆنسۆڵەکان زیاتر بۆتان ڕوون دەکەمەوە کە مەبەستەکەی مایکرۆسۆفتی چییە و مابەتەکان چییە ئۆکەی بێنە سەر هەواڵە گەورەکە کە هەواڵێکی یەکجار گەورە بوو لەناو لایڤ ستریمەکەشم ڕگە یەکشەنجی گەورە بۆی کرد ئەویش هەواڵی ئەوەیەکەوە God of War Ragnarok ئاشکرا کرێەوە Ragnarok لە ساڵی 2021 بڵاو دەکرێتەوە کە شتێکی زۆر سەرنجڕاکێشەوە زۆر سەرشێتانەیە کە با سۆنی ئەنجامی دەیە دەمانزانی یعنی هەندێک کەس پێشبینی کرد و من پێشبینیەکەی من چۆن بوو من دەمزانی کەەوە سۆنی شتێکی بەجێدێڵی داخیریەکەی بەڵام قەت بیرم نەچوو God of War بی لەبەرەوەی سپرایزێکی یەکجار گەورەی لەبەرەوەی من کاتێکە متابعی یاریەکان دەکەم سەیری بەرهەمێنانی یاری دەکەم چون God of War ساڵێک نابی دەستێمە بەرهەمێنانی کردیە God of War نوێ Ragnarok چونکە ئێستا ستودیۆی سانتا مۆنیکا خەریج تعیینکردنی خەڵچینە چۆن ئەو یاریە زەخمە ئامادە دەکرێت لە بۆ ساڵی داهاتوو نازانم لەبەرەوەی یاریەکە خۆی 2010 بڵاو کرێتەوە 2019 دەستیان بەرهەمێنیان کردی ئێستا 2020 چۆن لە 21 بڵاوی دەکەیتەوە کە God of War ڕابردوو نزیکەی 5 ساڵ بۆ 6 ساڵ لە بەرهەمێنان بوو بەڵام دەتوانین بڵێن کەەوە God of War Ragnarok لە بەرهەمێنانەکەی ئاسانترە چونکە زۆربەی ئەو مەتریاڵانەی لەناو God of War-ەکەی دیکە بەکارهاتێت دەتوان لێرەش بەکاربینەوە بەڵام کوالێتیەکەی بەرزکەنەوە فرێمڕێتی بەرزکەنەوە واتە هەمان شت بەکاردێنەوە تەنیا گرافیکی بەرز دەکەنەوە چیرۆکێکی نوێی بەبەر دەکەن ئەوجار Ragnarok بێگومان 100% لە Ragnarok مەبەستی شارکردن لەگە ثۆری کاولبوونی
میدگاردیە کاولبوونی نۆرز مەثالۆجیە هاوشێوەی چۆن یۆنانی کۆین لە ناوبرد کڕیتۆس ئەو جارە ڕاگنۆڕاکیش بە مەمانای لە ناوبردنی میدگاردی دێ یاخود لە ناوبردی نۆرس مەثالۆجی دێ بە کاملی وە شەڕێکی گەورە لە نێوان ثۆر و کڕیتۆسی چاوەڕوان بن وەروەها لەوانەیە پێشبینی خۆمەوە دەنگۆنیە شتنیەوە پێشبینی خۆمە 190 ئەکیدم لەوەیکەوە شێوەی ئەودن نیشانە درێت کاکتری ئەودن ئۆڵفادەر باوکی ثۆری خودای خوداکانی نۆرس مەثالۆجی بێگومانم لەوەی لە ناو گادۆڤار ڕاگنۆڕاکی بەدیار دەکەوێت جا ئەوە شتێکی باشە یاخود خراپە نازانم بەڵام زۆر دڵم پێخۆش بە گادۆڤاری وە بێگومانم ئێوەش دڵتان پێخۆشە بە گادۆڤاری گە دڵت خۆش بە گادۆڤاری پەنجا بە دوگمەی لایکە بنێ کۆمنتیش بنووسە گەیم پڵی یاری دیمن سۆڵسمان بینی گەیم پڵەکەی جوانە و زۆر سەرنجات کێشە بەڵام کێشەیەکی بچووک هەیە لەگەڵ ئەو یاریە ژەوێ نرخی یاریەکەی $70 لەسەر پلیستیشن 5 کەوا سۆنی بە فەرمی ڕاگەیان نرخی زۆرینەی یاریەکانیان لەسەر پلیستیشن 5 $70 لە زیاتی $60 شتێکی زۆر باشە شتێکی زۆر خراپە لە هەمان کاتدا مەسەلەن کۆمپانیەکان بە حەق خۆیان ئەگەر بێت و یاریی سینگل پلەیەر دروست بکەنە ناو یاریەکە ستەین پارەدان نەبی مەسەلەن یاریەکە داوانەکە پارەی زیاتری لەناو سەرف بکەی بێگومان $70 بۆ یاریەکی وەکو گادۆڤاری وەکو دیمن سۆڵسی کەمە لەبەرەوەی یاریەکە زەخمە یەک جاریش دەیکڕی و تەواوە تاتایی خۆتە بەڵام یاریێکی مەسەلەن وەکو فۆرتنایت و پەبجی و کاڵ ئۆف دیوتی و ئەوانە کە بەردەوام داوای پارەی زیاتر دەکەن مەسەلەن بمانایە بیداتەکە $70 بێت چونکە زانین دواتر داوای پارەی دەکات دیمن سۆڵز گرافیکەی زۆر بەدڵ بوو وەروە یاریەکە ڕیمەیکە و بڕیارە لەگەڵ دەرچوونی پلیستیشن 5 بڵاو بکرێتەوە یاریێکی دیکەش کە ئاشکراکرا لە ناو کۆنفرانسەی بێگومان یاری سپایدەرمانی بوو کەوا لە ناو لایڤ ستریمەکەش باسم کرد سپایدەرمان مایلز مۆراڵس گرافیکەی زۆر پێ جوانە گەیم پڵەیەکەی زۆر پێ جوانە ئەو یاری نرخی $70 نرخی بەڵکو ئەوزانم $50 یاخود $50 بزانم نرخی $50 وەکو چونکە یاریەکە زۆر دوور درێژ نییە وە سۆنی ڤێرژینێکی ئەڵتیمەی دەفرۆشیە لەسەر ئەو یاریەکەوە نرخی $70 بەڵام سپایدەرمانەکەی دیکەشی لەگەڵا مەسەلەن سپایدەرمانەکەی پیتەر پارکەری لەگەڵاواتە بەش یەکەمیشی لەگەڵا چایەکشمان لە بۆ هات لەبەرەوەی تازە نانم خواردیە کۆت پێش ساعت 12 ڤیدیۆکەی بڵاوکەمەوە کەسی نەمتوانێت بڵاوکەمەوە حاڵەچکەمان هەیە ئەویش تڕۆلێرەی نوێی یاری ڕێزیدنت ئیڤڵ 8 بڵاوکرایەوە کەوە زۆر سەرنجڕاکێشە یەکە لەو یاریانەیەکەوە خڵکەی یەکجار زۆر لە کوردستان چاوەڕوانی دەکەن بەڵام کێشەیەکیشمان لەگەڵ ڕێزیدنت ئیڤڵی هەیە ئەوی ژەوەیەکەوە زۆر خەڵک دەڵێن هەموو خەڵک نا مەسەلەن ئەم قسەی ناکەم بەڵام لە کۆمنت خوێندبوومەوە لە ناو تویتەر زۆر خەڵک نووسی بووی ئینجینی کە یاریەکەی پێ دروستکرا هاوشێوەی ئینجینەکەی ڕێزیدنت ئیڤڵ 7 بێگومان قسەکەشیان تەواوە بەڵام ئەداوت گرافیکەی لە چاو نەوەی تازە نییە وەکو نێکس جەنەرەیشن نییە گرافیکی بەڵام دەکرم وانە وە ڕێزیدنت ئیڤڵ بێگومان یاریکی زەخم دەبی کاپکۆم میش ئێستا لەو ماوەی نازم چێ مەسەلا خۆی زۆر محبوب کردێ لە پێشچاوی گەیمەران یاری ناوازە دروست دەکەوە دەنگۆیە شێکەوە یاریی نوێن ڕێزیدنت ئیڤڵیش لەبەرەمێنانە و بێگومانم لەوەی کەوا ڕێزیدنت ئیڤڵ 4 ریمێک دەبیت یاریی نوێی هاری پۆتەری ئاشکراکرا بە ناوی هاگوارتس لێگەسی یاریەکە کارکتەری هاری پۆتەری نازم تێدا یاخود تێدا نیازان تێدانیە چونکە باش سەردەمەکی کۆنتر دەکە باس ساڵی 1800ەکان دەکە پێش ڕووداوەکانی هاری پۆتەر و دەمبڵدۆر و ئەوانەیە ئەوزانم چونکە هاری پۆتەر و دەمبڵدۆر و ئەوانە لە دەوری ساڵەکانی 1960 بەڵام ئەو با ساڵانی 1800 دەکاتن کاتە زۆر کۆنە بە خۆت کارکتەرەکە لە بۆ خۆت دروست دەکەی دەچێن ناو دنیای هاری پۆتەری یاخود دنیای هاگوارتزی کە دنیایکی ماجیکە گرافیکی زۆر جوانە چەندین ساڵە من نزیکەی ساڵێکە من باسی دەنگۆیەکانی ئەو یاریە دەکەم کە لە بەرنامەکانی سفرێکژیش پێشترش باسم کردیەوە ئێستاش بۆ چونەکان هاتە دی پێشبینەکانمان هاتە دی واروە پێشتر چەند سکرینشۆتێکم بڵاو کردبووە سکرینشۆتەکانیشمان ڕازدەرچوون بۆیە کاتە کە دەڵێم ئەوە دەنگۆیە پێشبینی کراوە لەوانەی ڕازدەرچی بۆ نوێستا و یاریە ڕازدەرچوون یاریەکە لە بۆ پلیستیشن 5 و Xbox Series X وەروە PCش بڵاو دەکرێتەوە ساڵی داهاتوو بێمە سەر هەواڵێک لەسەرەوەی کەەوە یاریەکانی پلیستیشن 5 سەرجەمیان لەسەر پلیستیشن 5 بەتەنیا بەردەست نابن بۆ نمونە سۆنی ڕاگەیاندکەوە یاری هۆرایزن فۆربیدەبن وێست لە بۆ پلیستیشن 4ش بڵاو دەکرێتەوە سۆنی ڕاگەیاند یاریێکی وەکو سپایدەرمەن مایلز مۆراڵس لە بۆ پلیستیشن 4ش ڤێرژنی پلیستیشن 4شی هەیە کەوا ئەوە ژوا دەکەکەوا بڵێن سۆنی هەرچەندە ڕاگەیان گوتی تەنیا لە بۆ پلیستیشن 5 بەڵام پێم سیر بووکەوە ڕاگەیان لە بۆ پلیستیشن 4ش بڵاو دەکرێتەوە کەشتێکی سەیرە هاڵچکەمان هەیە لەسەر گەیم پاس لەو هەفتەیە گەیم پاس ئەڵتیمەیت لە بۆ ئاندرۆیدی بەردەستە ئێستاگەرە تۆ ئاندرۆیدت هەیە دەتوانانی ئەپی ئەکسبۆکس دابەزێنی دەتوانانی یاریەکانی 100 یاری ئەکسبۆکس گەیم پاسی تاقی بکەیتەوە کە شتێکی زۆر باشە
و زۆر پێخۆشە بەڵام ئەو خزمەتگوزارە لە بۆ ئایفۆنی بەردەست نییە لە بۆ ئایپادی بەردەست نییە لە برەوەی لەسەر ئایفۆن و ئایپادی کێشەی هەیە لەگەر ئەپڵ ڕێگە نادا خزمەتگوزاریی ستریمی وەکو ئەکسبۆکسی لەسەر iOS بەردەست بی سەرجەم گەیمەکانە ناو یەک ئەپی بی ئەپڵ دەڵێ دەبی هەموو گەیمەکان بەجیا ئایکۆنی جیان هەوی بەرنامەی جیابن لە ناو سێرچی ئاپستۆری بگەڕێ بدۆزرێتەوە ئەو کێشانە لێ ناگەڕێکەوە خزمەتگوزاریی وەکو ئەکسکلاودی لە ناو ئاپستۆری بەردەست بی بەڵام لە ئەندرۆیدی کێشەی نیە لە ئەندرۆیدی ئێستا بەردەستە دەتوانن لە بۆ خۆتان مانگانە بە $15 سەرجەم یاریەکانی ئەکسبۆکس لەناو گەیم پاسی تاقیبکەنەوە لە ڕێگەی موبایلەکانتانەوە بێ ئەوە یاریەکەش داوڵەت تەنیا هێڵکی ئینتەرنێتی زۆر باشی دەیە بێمە سەر هەندێک هەواڵی تەکنەلۆژیش لەو هەفتەیە کەوا بڵاو کرێتەوە ئەوی ژەوەیەکەوە ئەپڵ چەند بەرهەمەکی نوێ لە هەفتەیە بڵاو ئاشکرا کرد ئایفۆنی تێدانا بۆ ئایپادێکی نوێمان هەیە ئایپاد 8 نوێمان هەیە کە نرخەکە هەروەکو نرخی پێشترە $329 وەروە ئایپاد ئێرێکمان هەیە کە ئەیش مواصفاتی تۆزێک بەرز کرێتەوە شاشەکەی گۆڕدرایە ئەویش نرخی وەبزانم $600 وەروەها ئەپڵ واچێکی نوێی ئاشکرا کرد ئەپڵ واچ سیریس 6 ئاشکرا کرد کەوا تابەتمەندی نوێیەکەی پێوانەکردنی ڕێژەی ئۆکسجینە لە ناو خوێن لە بۆ ئەو کەسانێکەوە نەخۆشن یاخود نەخۆشنی ساغن پێویستە بزانن کەوا پستانی یاخود هەبوونی ڕێژەی ئۆکسجینە ناو خوێنیان چەندە لە ڕێگەی هەندێک لایتی سووری زۆر جوان لە بنی ساعاتەکەی ڕێژەی ئۆکسجین لە ناو خوێن دەپیوێ وەروە ئەپڵ واچێکی نوێشی ئاشکرا کرد بە ناوی SE کەوا مواصفاتەکانی ئەپڵ واچ سیریس 5 هەیە بەڵام هەموو مواصفاتەکانی سیریس 6 نییە نرخیشی هەرزانترە نرخیشی $249 $250 شوایە و سیریس 6 نرخی $400 ئەپڵ خزمەتگوزاریشی نوێشی ئاشکرا کرد بە ناوی ئەپڵ 1 کەوا دەتوانانی لە ڕێگەیەوە بە یەکجار پارەی چەند خزمەتگوزاریی دیکەی ئەپڵ بدەیت لۆ نمونە من مانگانە ئەپڵ میوزیک بەکار دێنم $10 دەدەم ئەگەر بمەوێ ئەپڵ میوزیک ئەگەر بمێ ئەپڵ میوزیک بەکاربێنم ئەپڵ ئارکەید لە بۆ یاریەکان کە بە $5 و ئەپڵ TV پلس کە بە $5 وەروەها 50 گیگای ئایکلاودیش کە بە مەسەرەن $کە مانگانە $5 ئەوی دیکەش دەبتە $25 نزیکەی $22-23-24 دەکاتن مانگانەگەر ئەو خزمەتگوزاری بدەم ئەپڵ دەڵێ وەرە بە $15 سەرجەم خزمەتگوزاریەکانە دەدەمێ مانگانە بە خۆت بەکاربینە کە شتێکە بێگومانە من تاقی دەکەمەوە هاوڕێیان بۆ ماوەیەکی کاتی گیڤەوەیەکان دەوەستێنین ئینشاءالله بە زووترین کات دەگەڕێمەوە لە بۆ گیڤەوەی بەڵام ئەو ماوەیە تۆزێک هەندێک کێشەم هەیە ئەو ماوەیە هەندێک شت هەیە دەمێ گۆڕانکاریان بەسەر دابینم و گیڤەوەیەکەش تۆزە گۆڕانکاری بەسەر دابینم بە شێوازێکی دیکە گیڤەوەی بکەم کەوا زۆرنەتان لێم ڕازی بن چونکە زۆرنەتان ڕازی نیە دەڵێن شێوازی هەڵبژاردنەکە زۆر باش نییە بێگومان گیڤەوەیەکە باشتر دەکەم ئینشاءالله بەڵام لایکردنی ڤیدیۆ کۆمنت نووسین باشترین شتە خۆشەویستانم هاتمە کۆتایی بەرنامەی 0 هەفتەیە داوای لێبوردن دەکەم بەرنامەکەم بە شێوەی بەرنامەکان ڕابردوو نەبوو کوالیتەکەی لەوانەیە تۆزێک هەواڵەکان بەسەری بۆمان باس کرد بن چونکە خەریکی دابینکردنی کەلوپەلی نوێمە لە بۆ سێتەپەکەم وەروەها شتەکان تاوەڕێک نەخستیە ئینشاءالله لە هەر لەو هەفتەیە جگە لەو ڤیدیۆیە چەندین ڤیدیۆ دیکەش بڵاو دەکەمەوە لەنەو پاش ژیر هەفتە یەک ڤیدیۆ بڵاو ناکاتەوە بەڵکو لەوانەیە تۆ بۆ 3 ڤیدیۆ 4 ڤیدیۆی نوێ بڵاوکەمەوە گەیمپڵەی یاریەکان بڵاو دەکەمەوە لە فەیسبوک لایڤ ستریمی دەکەمەوە شتی زۆر گەورە و زەبەلا تاقی دەکەینەوە تا ڤیدیۆی داهاتوو چاوتان ماز دەکەم ڕێز و خۆشەویستیم لەناو دڵتان بە قسەی سپۆنسەرەکەمان و خواتان لەگەڵ خێرا گێگای زۆر بێسنوور ئۆفەری گەورە داشکاندنی بێوێنە تەنها فاسلینگ هەیەی وەک هەمیشە داشکاندنێکی گەورە لە فاسلینکەوە بۆ بەشداربووانی ئێستا لە ڕێگەی بەکارهێنانی ئەپلیکیشنی فاسپەی دەتوانیت سودمەندبی لە داشکاندنی لە 125 لە کاتی پڕکردنەوەی کارتەکانی فاسلینگ پاکێجی مینی 1 گیگابایت ئینتەرنێت بەدەست بێنە تەنها بە $2500 2 گیگابایت تەنها بە $3750 4 گیگابایت تەنها بە $5000 پاکێجی مەمناوەند کارتی 12000 15 گیگابایت کارتی 15000 30 گیگابایت کارتی 20000 6 گیگابایت پاکێجی بێسنوور دەتوانیت بێسنوور ئینتەرنێت بەکاربێنی بە کارتەکانی 29000 و 39000 و 69000 هەر ئێستا ئەپلیکیشنی فاسپەی دابەزێنە و هەژماری خۆت دروست بکە و تەنها بە پڕکردنەوەی کارت لە ڕێی ئەپلیکیشنی فاسپەی بەسە بۆ کڕینی پاکێجەکان ئەپلیکیشنی فاسپەی لە هەردوو سیستمی iOS و ئەندرۆید بەردەستە بۆ پڕکردنەوەی هەژماری فاسپەی سەردانی بنکەکانمان بکە یان کلیک لەسەر نزیکترین فرۆشیار بکە لەناو ئەپلیکیشنی فاسپەی دواتر نزیکترین فرۆشیار لەسەر نەخشەی فاسپەی هەڵبژێرە فاسلینگ تۆ خێراترینی